مناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرسەرەوە دەکەین کۆمەڵی دادگەری لە بەغداد دەتوانێت چی بکە وەک سەرسەر کێشەی موچەش دەکەین کە ئێستا قەیرانی موچە بەردەوامە و تاوکو ئێستا موچەی مانگی هەشت خەرج نەکراوە ئێمە لە مانگی دەداین و دەسەڵات دەرانی هەرێم بۆچی کەم تەرخەمن لە ڕاستکردنی داهاتی ناوخۆ و سەرسەرەوەش دەکەین لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا پارتی ویچێتی بەڵێنی زۆریاندا لەبارەی موچە لەبارەی نەوت لەبارەی مافەدە سوورەکان خەڵکی کوردستان لە بەغدا بەڵام بۆچی هیچ بەڵێنێکیان جێبەجێ نەکرد هەروە باز لە قەیرانی نوێنرایەتیش دەکەین واگەر کۆمەڵی دادگەری کورسەکانی زیاد کە توانێت چی بکە لە بواری موچە لە بواری نەوت مەسەلەی سوتەمەنی بەشە خۆراک بەشە دەرمان هەروە پرسی نوێنرایەتیش ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا شوان ڕابەر سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە پارێزگای هەولێر سەیرەسە دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە مامۆستا بەخێر بێن سوپاسیانمە دەبوون دەکەینەگە سەرەتا بەر لەوەی کە بچینە سەر کۆمەڵی دادگەری لە بەغداد چی دەکات دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لە سەر پرسی موچە کە قەیرانێک کە 10 ساڵە بەردەوامە پارتی ویکێتی دروستیان کردووە و ئێمە ئێستا موچەیمان گەشتیش دارێ خەرج نەکراوە سەرنجی بەڕێستان لە سەران پرسەوە کەم تەرخەمی دەسەڵاتدارانی هەرێم پارتی ویکێتی لە پرسی موچە لە ڕاستکردنی داهاتی ناوخۆ. بەێ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بۆ بەڕێزت کاک حەکیمی بەڕێز طبعاً ڕاستی مەسەلەی موچە پرسەیەکی زۆر گەورە و گرنگە لەبەرەوەی پەیوەندی بە ژیانی ئینسان و بڵێن کارمەندەوە هەیە قوتی ڕۆژانەی کارمەندە کارمەند کار بە موچە دەکاواتە ئەو کارەی کە دەیکاتن لە مقابلی ئەوێ موچەیەک وەربگیرێ طبعاً ئەو موچەیە کە وەردەگیرێ لە بازاڕیشدا تەداول دەکا یعنی هەموو بازار بە هەموو شەریحەکان بە هەموو کار و کاسبکارەکان یعنی سوود و ئیستفادەی لێ دەکەن بۆیە بەڕاستی ئێمە دەڵێن بەداخەوە کە تا ئێستا لە دوای 2003 کە حکومەتی ئەوسای عێراق ڕووخاوە عێراقی نوێ بیناکراوە سیستەمی نوێ بە حساب دیموکراتیەتە هاتۆتە ئاراوە کە پێشتر کورد دەتوانین بڵێن قاچاق بووە جینۆساید کراوە چیمیا باران کراوە لە نوهەتویەکەوە هەرێمی کوردستان ئازاد کراوە لە 2003 بەسەرەوە یعنی لایەنە کوردیەکان بە تایبەتیش هەردوو لایەنی دەسەڵاتداری هەرێمی کوردستان پارتی و یەکێتی لە قوڵایی دەسەڵات و حکومڕانی عێراق بووینە تەنانەت لە نووسینەوە و تەدوینی دەستوریش یعنی وەفدی کورد لەگەڵدا بووە ئەو دەستورە بەدڵی کورد بووە تا ڕادەیەکی زۆر پێڕازی بووە ئۆکەی لەسەر کراوە بەڵام بەداخەوە کە تا ئێستا دەستوریش جێبەجێ نەکراوە و هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کۆمەڵێک کێشەی سیاسی و ئابووری و جڤاچی و ئەمنی و سەربازی هەن یعنی هەموو ئەو کێشانە لە پای ئەوە بووە کە ئەو دوولایەنە لە بەغدا زۆری نەبوون هەر یەکە و فراکسیۆنی خۆی هەبووە هەندێک جاریش فیدراسیۆنیان هەبووە بەو مانایی کە هەندێک جار فراکسیۆنی یەکێتی و پارتی یەک بووە یەکیان گرتووە یەک سەرۆکیان هەبووە کەچی بەداخەوە تا ئێستا ئەبسەتشی کە مەسەلەی موچەیە کە مەسەلەیەکی قانونیە مەسەلەیەکی دەستوریە یعنی تا ئێستا موچە لە کاتی خۆی نادرێ هەڵبەتە ئەوەش کۆمەڵێک هۆکار هەن ئەگەر بەشێکی خەتای بەغدابی بەشی هەرە زۆری خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان تا ئێستا وەکو پێویست داهاتەکانی شەفاف نییە ئەو داهاتانەی کە فیدرالین واتە مەرکەزین دەبێ بە دەستور بدرێنەوە بەغدا هەرێمی کوردستان نایداتەوە بەغدا ئەگەر دوانمونە بینینەوە دیارە دەمێکە کێشەی نەوت هەیە لە هەرێمی کوردستان لە مانجی 2023 نەوت ڕاوەستا لە 27 نۆی 2025 دەستی پێکردەوە بڕیاردرا کە هەرێم لە ڕێگای شەریکەی سۆمۆ نەوتەکەی هەناردە بکە لە مقابلدا ڕۆژانە 200,000 بەرمیل ڕادستی شەریکەی سۆمۆ بکە لەبەر ئەوەی هەرێم بە نرخێکی زۆر هەرزان فرۆش یعنی نەوتەکەی دەفرۆش بۆ نمونە لە 30 تا 33 دۆلار
بەڵام بەغدا لە $6 بەسەرەوە دەفرۆشی، یعنی بەڵام 50,000 بەرمیلیش ڕۆژانە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بی کە خەڵکێکی چاودێر پێیان وایە ئەو 50,000 دەسەڵاتدار یا حکوومەت وەکو پێویست لە خزمەت خەڵکی بەکاری نایەنی. بەڵگەش ئەوەیە لە خوارو لە عێراق بۆ نمونە لیتری بنزین بە 450 دینارە حکومەت پاڵپشتی دەکا، بەڵام لە هەرێمی کوردستان بە ئازادی دەفرۆشێ، لەوانەیە کوالێتەکەشی خراپبی لە 700,000 بەسەرەوە بە 1200 و 300 و ئەوانەش دەفرۆشرێ. جا بە کوردی و بە کورتی یعنی لە ئیتیفاقیەکە کە ئیتیفاقیەکی کاتی بووە بۆ 3 مان کراوە، یعنی بۆ دوای هەڵبژاردن یا بۆ ئەم ساڵە تا کۆتایی ساڵ دەبوایە هەرێمی کوردستان مانگانە 120 میلیارد دینار ڕادستی بەغدا بکە، بەڵام تا ئێستا لە ساڵی 2025 تەنیا 7 موچە هاتووە، لە ساڵی 2024 موچەیەک نەهات، لە ساڵی 23 3 موچە نەهات، لەم ساڵ کە 7 موچە هاتووە موچەی هەشتیش ئەگەر مانجی هەشتیش بێ، بەڵام موچەکانی تر لە مەترسیدان لەبەر ئەوەی کە حکوومەتی هەرێم تا ئێستا 120 میلیاری ڕادستی بەغدا نەکردووە بۆ ناردنی موچەی مانجی هەشت، ینی بەغداش حەقی خۆیەتی کە ینی نەینێری هەموو ئەو کەم و کوڕی و مەشاکیل و کێشە و بێشەی کە لە ئارادایە دروست کرایە، کە دروست کرایە دەسەڵاتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دروستی کردووە، بەداخەوە ئەوانی زەرەر ناکەن چونکە خاوەنی سەروەت و سامان و داهاتێکی زۆرن کە دەتوانن تەنیا بەو داهاتەی هاوپەیمانان دەیدا بەنەوتی قاچاق لە ڕابردوو لە ساڵی 23 تا 25 فرۆشتویانە کە 250 میلیۆن بەرمیل نەوت بووە، ینی بە زیادەوە موچە بدەن بەڵام موچەی خەڵک نادەن، سیاسەتی تەجویعی برسیکردن بەرامبەر خەڵک بەکاردێنن بۆ ئەوەی خەڵک ینی وابەستەیان بی و دابەستەیان بی، بەداخەوە هەرتەنیا خەڵکی هەژار و نەدار زەرەری لێ دەکات و باجەکەی دەدا. بۆیە ئێستاش کە ئێمە لە نێو هەڵبژاردنین بەڕاستی زۆر زەرورە ئەو خەڵکە بە هیچ شێوەیەک لیان قبول نەکا، خۆ دەتوانی بە دەنگدان تۆڵیان لێ بکاتەوە و دەنجال پێنەدا و دەنگ بە غەیری ئەوامدا کە خەمخۆری گەل و وڵاتن لە ڕابردووش بە ئەزمون سلمان دویانە. بەڵێ باشە مامۆستاشوان باسیەوەت کرد کە کێشەی موچە 10 ساڵە ینی بەرداوامە، پێ دوایە بانقەز دروستکرابێ لە نێوان لە پارتی و یەکێتی بانقەز دروستیان کرێ بۆی خەڵک هەر برسی بێ بیر لە گۆڕانکاری گەورە نەکاتەوە، چونکە ئێمە دەبین لە 2011 ئەو کاتە موچە هەبوو، بەڵام خۆپیشاندنەکەی هەفتەی شوباتە بوو، خەڵک داوای گۆڕانکاری دەکرد لە سیستەمی حکومڕانی. ئێستا بڵێن دەیانەوەی خەڵک برسیکەن بانقەست و نانەوە ڕێکەوتنێک بکەن بۆی خەڵک هەر سەرقاڵیەوە بێ ئایا موچە دێنێت. خۆی کاک حەکیمی بەڕێز چەند ساڵە کە موچە وەکو پێویست نادرێ، هەڵبەتە ئەگەر هەڵە نەبم هەندێک ژێدەر دەڵێن تا ئێستا 48 موچە، هەندێک دەڵێن 54 موچە، یعنی یا ئەوەتە موچە هەیە نەدراوە یا ئەوەتە هەیە یعنی بە بڵێن نەقستانی دراوە. بە هەر حاڵ یعنی موچە مافی ڕۆژانەی کارمەند و خەڵکە، بەسیترین شتە حکومەتێک نەتوانی موچەی خەڵک بدا، یعنی چۆن حکومەتداری و حکومڕانی خەڵکی هەرێمی کوردستان دەکاتن. جا بڵێن دەسەڵاتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 1991 و ڕاپەڕین دائیمەن زۆری نەبووین، هەندێک سەردەم 50 بە 50 بووین، بە مطلقی بە ڕەهایی دەسەڵات بەدەست ئەوانەوە بووە کە تا ئێستا بەڕاستی عیبە نەنگە هەرێمی کوردستان دابەشی دووبی، لە ڕووی جوگرافیەوە دابەشی دویان کردووە، لە ڕووی قەرار و قانونەوە دابەشی دویان کردووە، لە ڕووی حکومڕانیەوە دابەشی دویان کردووە، لە ڕووی هێزەکان، لە ڕووی ئەمنیەت مەسەل هێزەکانی ناوخۆ، بە هەموو شێوەیەک هەرێمی کوردستان دوو بەشە ئیدعای ئەوەش دەکەن کە یەک حکومەتە و دەوڵەتداریە. بەرامبەر بە بەغداش ینی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە بەغدا هەمیشە یەکەم بووین، خاوەنی زۆرینەی پەرلەمان بووین، هەتا لە خولی ڕابردوو ساڵی 2021 زۆرینەی پەرلەمان بەدەست ئەوانەوە بووە، یعنی کەچی ئەو بارودۆخیان خوڵقاندووە. تەماشە دەکەین وێڕای ئەوەی کە زۆرینەی پەرلەمانتاران هی ئەوان بووە، سەرۆکی کۆمار هی ئەوان بووە، جێگری سەرۆکی پەرلەمان هی ئەوان بووە، 4 وەزیری
ینی وەک دەڵێ سیادی یعنی کاربەدەستیان هەبووە کەچی تەماشە دەکەین لە سۆنگەی ئەوە لەوێ زیاتر لە خەمی خۆیان دابووینە یعنی سیاسەتی حزب و ئەجندای حزبیان جێبەجێ کردووە بەرژەوەندی حزبیان پاراستووە زیاتر بازرگانیان کردووە لەگەڵ شەریکەکان شەریک بووینە لە جیاتی ئەوەی ڕەبتی شەراکەتی کورد کە تەوازن بپارێزن کەچی هەموو هەڵبژارنەکان بە هەڵبژانی ڕابردووشەوە بە هەڵبژانی ئێستاشەوە بەرنامە دەخەنە ڕوو دەڵێن ئێمە خۆشگوزەرانی بەرپا دەکەین و ئیدعای زۆر گەورە دەکەن و یەکێتی و پارتی لە هەڵمەتی هەڵبژاردن ئەو پەڕی قسەی توند و زبر بە یەکتر دەڕوخێنن یەکتر ئیتیهام دەکەن یەکتر تۆمەتبار دەکەن ناوی یەکتر دەزڕێنن دەڵێن بڕوخێ ئەو منتیقە داگیر کراوە دەبێ وەری بگرینەوە بۆچێ بەس بۆ ئەوەی دەنجی خەڵکی هەرێمی کوردستان بەدەست بێنن و ئیلا نەیانتوانی یەک ساڵە حکومەتیش پێکبینن و پەرلەمانیشیان لە کارخست یعنی بەم شێوەیە تەعامل لەگەڵ هەڵبژارنەکان و لەگەڵ بەغدا دەکەن وێڕای ئەوەی کە نەیانتوانێت تا ئێستا ئەمنیەتی هەرێمی کوردستان بپارێزن بەڵێ هەندێک جار لە سنوورەکانی دەرەوە ڕۆکێت و سارۆخ بۆ هەرێمی کوردستان دێ بەڵام چەند جار گوێمان لە بەلاغی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان بووە گوتوویەتی ئەو بردومانەی کە ئەم جارە چەند جارە کراوە یعنی لە ناو خۆی عراق بووە ئێمەگەر ئێوە بەشێکنین لە حکومڕانی عراق بۆ دەبێ لە نێو عێراقەوە یعنی ئێوە لێ بدرێن بە تایبەتی حقولی نەوتی چێلگەکانی نەوتیتان بۆمباران بکرێت ئەمنیەتیشیان پێ ناپارێزێ سیادەتیشیان پێ ناپارێزێ علاقەتی هەرێمی کوردستانیشیان لەگەڵ بەغدا تێکدا لەگەڵ هەندێک وڵاتان تێکدا ئەوەش هەموو کورد بە شێوەیەکی گشتی باز دەدا ئێستا کیانی کوردیش لە خەتەرە یعنی وەکو سیاست مەداران باسەکەن لەوانەیە بەیانی دەرفێکی سیاسی لە ناوچەکە ڕووبدا بەسەر عراقدا بێ کیانی کورد بکەوێتە خەتەر دووبارە جارێکی ترکیانی کورد هەرس بێنی کە خوانەکە بۆ ئەو ڕۆژە لەبەرەوەی ینی هەموو کورد بەگشتی بە تایبەتیش خەڵکی هەژار و نەدار زەری بەدەدات باشە مامۆستا دەینی سەر پەیوەندەکانی هەرێمی بەغداش کە بە حیزبی کراون وەشکسی نوێنەرایەتی پارتی ویکێتی بەزەوەی کە بەڕێزت باست کرد 200,000 ئێستا لە ڕێی سۆمەوە دەفرۆشرێ 50,000 بۆ ناوخۆیە بۆچی ینی ئەوە ناخرێتە خزمەتی خەڵک بنزین هەرزان بێ نەوتی سپی گاز هەرزان بێ هۆکارەکەی چیە خراوەتە خزمەتی حزب و بڵێن کۆمپانیەکانی واگەر ئێوە متمانەی خەڵک بەدەست بێنن وەکو نوێنەرانی کۆمەڵی دادگەری لە بەغدا هەرچی ڕێکاری پەرلەمانی هەیە ئەوەی کە پەیوەندە بە پەرلەمان دەیگرنە بەر بەوەی کە سوتەمەنی هاوتای عێراق بکرێ و دوو بڵێن لێرە نرخی سوتەمەنی دوو قات و هەندێک زار سێ قاتی عێراق نەبێ دەربارەی سوتەمەنی بەداخەوە کە ینی لە دەستور داهاتووە معادینی ژێرزەوی مولکی هەموو هاوڵاتیانی عراقا ئێمە وەکو هەرێمی کوردستان دەڵێن هی هەرێمی کوردستانە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان نابینین نەدەسەڵات نەمەعادینی ژێرزەوی نەسەرەت و سامان نەمافو امتیازەکان هی هەموو خەڵکی هەرێمی کوردستان بی بەڵکو هی دوو حیزبی سەرەکیە لە نێو دوو حیزبی سەرەکیش هی چەند کەسێکە و ئیلا ئەحزابی تر و کۆمەڵێک ناوچە کۆمەڵێک خەڵکیان لە سەروەت و سامان لە داهات لە مافو امتیازاتەکان بێبەش کردیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کە هێزێکی شۆڕژگێڕین کە خۆم پێشمەرگە بوویمە لە هەشتاکان لەگەڵ ئینتیفازە لەو مەفرەزەیە بوویمە کە یەکەم مەفرەزە بووە لە خەتی کۆیێ واتە لە خەتی کەسنەزان داخلی ناو هەولێر بووینە یعنی پێ بە پێ چوینەتە سەر بنکە و بارگاکانی حزبی داپلۆسێنەر یعنی زۆرێک لەو شوێنانەی ئێستا هەردوو لایەنی دەسەڵاتدار بارەگایان لێ یاخود شەف فەخر و شانازی پێوە دەکەن ئێمە بەشداریمان کردووە لە ڕزگارکردنی حتا دەگاتە پەرلەمان کە خەریک بووین لەوێ بکوژرێن حتا بەرامبەر پەرلەمان کە ئەو معسکەرەی لێی بووە بەڵام بەداخەوە تەماشە دەکەین هەموو شتەکانیان قۆرق کردووە نەوت کە باسەکەی تا ئێستا یاسای نەوت و غاز لەسەر ئاستی عراق نییە و هەروەها عراق دێ لە جیاتی هەرێمی کوردستان دیفاع لە خەڵکی هەرێمی کوردستان دەکات دەڵێ کاکە با ئەو موچەی لە بەغدادێ لە ڕێگای بانکی تەوتینەوە بێ نەک لە ڕێگای هەژماری من بۆ چونکە دەزانی وەکو پێویست بە خەڵک ناگاتن بەڵام لە ڕێی بانکێکی مرکزی معتەبەری عراق بە خەڵک دەگا ئەو نەوتەی کە تەوزیع دەکرێ لە هەرێمی کوردستان نەوت بە 150 تا 160 هزار دینار ئێستا دەفرۆشێ بەڵام ئەوان بەسی هەزاری دەیدەنە خەڵک
یعنی بەداخەوە ئێمە لە هەرێم لەسەر دەریای نەوتین لەو کاتەی کە نەوت بە قاچاق فرۆشراوە وێڕای ئەوەی کە حەقی شەریکاتیان لێ نەداوە حەقی کۆمەڵی کارمەند و ڕسوماتیان لێ نەداوە کە ئێستا عراق داوا دەکات 200,000 بەرمیلم ڕۆژانە ڕادەستکەن ئەو کاتە 300 بۆ 350,000 هەندێک دەڵێن حتا 400,000 بەرمیلیش نەوت فرۆشراوە یعنی بەڕاستی ئەوە کارێکی خراپە بۆیە ئەگەر پشتیوان بەخوا خەڵک دەنگ بە ئێمە بدا کە ئێمە وەکو حزب وەکو کۆمەڵ وەکو کاندیدەکانمان مجەڕەبین وەخۆشم کە سەرۆکی لیستی یعنی کۆمەڵی دادگەریم لە هەولێر یعنی پێشمەرگەی شاخ بوویم یعنی لە کۆمەڵێک ئاست و پۆستەکانمان بڕیوە لە هەڵوێستە سیاسیەکان و پرسە سیاسیەکان دیارین کە چەند بەرگریمان لە مافی خەڵک کردووە حتا زەری بەشمان لەسەر ینی گەل و نیشتیمان داوە خۆشم خۆشبەختانە تا ئێستا سوودمەند نەبوویمە لە ینی حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت ینی 7 ساڵە لە دەرێن پێشمەرگەم خاوەنی ینی وەک بڵێ موچەیەکی حکوومەت نیم بۆیە کە دەچینە بەغدا لە خەڵکی زیاتر هەز بە مەغدوریەت و مەزلومیەتی میلەتی کورد دەکەین هەز بە مافراوی و چەساوی دەکەین هەز بە معانات و مەشاکیل دەکەین بە پشتیوانی خی گەورە وەکو کوتلەی پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی کەم کۆمەڵی دادگەری کەم بینیا زۆر بین یعنی لە ڕێی دەستورەوە ینی ئەو پەڕی هەوڵ دەدەین یاسای چاک دەربکەین ڕێگەی لە یاسای خراپ بکەین و هەروەها مافی خەڵک دابین بکەین ینی جا ئەگەر بۆ خۆشمان ژمارەمان کەمبی بەڵام دەتوانین بە هەماهەنگی لەگەڵ یا بە علااقاتی دیبلۆماسی لەگەڵ فراکسیۆنەکان بە پشتیوانی خی گەورە بەرگری لە ماف و ئیمتیازات و شایستەداریایەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەین پێش هەمووان بودجە کە ساڵی داهاتوو ساڵی 2026 احتیمالە بودجە بڵێن ڕێک بخرێ و احتیمالە ڕێک نەخرێ بەڵام لە هەمان کاتدا موچەی مانگانەیە پەیوەندی بە قوتی کارمەندانەوەیە بە پشتیوانی خی گەورە هەوڵ دەدەین لەگەڵ ئەو کەسانەی کە بەدەستمانەوە بێن یعنی موچە لە کاتی خۆی وەکو خۆی بدرێتن بەڵێ مامۆستاشوان سەبارەت بە و بەڵێنانەی کە پارتی وێکێتی بە خەڵکی کوردستانیان داوە چەوەی کە بەڕێز وتە دەمێگەر سەیری هەڵبژارنی کە ئێستا خەڵکی کوردستان سەیری بکات و لە هەڵبژارنی 2021 بۆ پەرلەمانی عێراق بەڵێنیاندا کێشەی موچە چارە سەرکەن کارکردن بۆ مادەی 140 کێشەی نەوت گەنمی جوتیاران کۆمەڵێک پرس بەڵێنیاندا بەڵام هیچیان جێبەجێ نەکردوون چۆن دەتوان ئەم جارە داوای دەنگ لە خەڵک بکەنەوە و ئێوە لە داهاتوو هەر بەڵێنێک بن وە لە ڕابردووش جێبەجێتان کردووە ئەوەی کە پێویستە بەکاری پەرلەمانی بە چاودێری بەروچوون لە یاسادانان بەراچوون بۆ کێشەکانی هاوڵاتیان نوێنەرەکانیەوە ئەگەر کەمیش بوون جێبەجێیان کردووە کاک حەچیمی بەڕێز و عزیز هەڵبەتە لە هەڵبژاردننی ڕابردووی هەرێمی کوردستان کە تازە دەکاتە 1 ساڵ پارتی و یەکێتی زۆر بە توندی و بە سەختی ڕوبەڕوو یەکتر بوونەوە لە هەڵمەتەکانی هەڵبژاردن ناوی یەکتریان دەزڕان و هەروەها جنێویان بە یەکتر دەدا خەڵک دەترسا بۆ بەیانی شەڕ ڕووبدا بەڵام تا ئێستا حکوومەتیشیان پێک نەهێنا و هەروە پەرلەمانیشیان لە کار خست و هەروە لە بەرنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە بەشێکی پەیوەندی با نێوان هەرێم و بەغداوەیە لەوێدا دەڵێ ئێمە ئەو کێشەیە چارەسەر دەکەین تا دەگاتە ئەوەی کە دەڵێن ئەنجومەنێکی باڵای دانوستانکار پێکدێنین بەڵام تا ئێستانەیان توانی لە مابینی خۆشیان ئەنجومەنێک پێکبینێن وەفدێک دەچی وەفدەکە هی پارتیە یا هی یەکێتیە یا جاری واشەیە هی حکوومەتە بەڵام جاری وایە لەوانەیە نوێنەری یەکێتیشی تێدانەبی ئەگەر بەدەگمەن نەبی جا هەموو ئەوانە یعنی بەڕاستی کاری خراپن و وەزع و بارودۆخی هەرێمیان خرا کردووە و هەروەها پەیوەندیەکانیان خراپ کردووە لەگەڵ بەغدا بە پشتیوانی خی گەورە لە داهاتوو ئەگەر ئێمە لە بەغدا بین وێڕای ئەوەی کە کار لەسەر ئەوە دەکەین کار لەسەر چاکردنی پەیوەندیەکانی هەرێمیش دەکەین لەگەڵ بەغدا چونکە قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان بەغدایە لەبەرچێ لەبەر ئەوەی ئێمە بە قانون بە دەستور بەشێکین لە عێراق هەرێمێکین لە عێراق و هەروەها سەفاراتی چەندان وڵاتان لە عێراقا و ئەگەر بێت عێراق دەستوری هەیە هەرێم دەستوری نییە ئەگەر بێت و ئەو دەستورەی عێراق جێبەجێ بکرێ بەشێکی زۆری لە ساڵحی هەرێمی کوردستانیشە
بە تایبەتیش مادەی 140 مادەی 140 لە کاتی خۆی مادەیەکی زۆر باش بوو کە سێ قۆناغ بوو هەم ئامار و ئەحساب و هەمیش ئاساییکردنەوەی باروخدۆق بوو هەمیش ئەنجامدانی سەرژمێری بوو بەڵام نەک ئەو قۆناغانە لە مادەی 140 جێبەجێ نەکرا بەریان وەوە نەبوو بەڵکو لە ئەنجامی ریفراندۆمێک کە لە هەرێم ئەنجامدرا کە لە کاتی خۆی نەبوو لە جێ خۆی نەبوو وێڕای ئەوەی کە کورد حەقی سربەخۆیی هەیە کە وڵاتان زولمی لێ دەکەن کە ئیعترافی پێ ناکەن ئیعتراف بە چەند ملیۆنێک دەکەن لە شوێنان بەڵام بە هەموو کورد ناکەن ئیدی نەتیجەکەی ئەوە بوو کە 150 خاچی هەرێمی کوردستانیشمان لە دەستدا ئێستا دەبێ بۆ ئەوە بکروژەینەوە ڕۆژانە دەگوترێ کەرکووک داگیر کراوە بەڵام دەچن لە بەغدا لەگەڵ دەسەڵات شەریکن ئیدی هەموو ئەوانە کێشن بە پشتیوانی خوای گەورە ئەو فراکسیۆنانەی ئەو کوتلانەی کە لە بەغدا بەیانی معارەزە بین دەنجی ناڕازی بین بە پشتیوانی خوای گەورە دەبی بە یەکەوە بتوانین یاسای چاک دەربکەین و دیفاع لە مافی خەڵکی هەرێمی کوردستان بکەین وێڕای ئەوەی ئێمە ناڵێن بۆ پرسەنەتەوەیەکان کە هێلی سوورن یعنی سەرخەری لە خەتە سوورەکان دەکەین نا ئێمە بۆ پاراستنی کەشتی کورد بۆ پاراستنی کیانی کورد بۆ پاراستنی یعنی ئەو کیانەی کە لە هەرێم هەیە بۆ ئەوەی بەسەر بەخۆی بمێنێتەوە یعنی لەگەڵ دەنجی ڕەنجی کوردین بەڵام لەگەڵ ئەوە داینە ئەو کیانێک کە هەیە کە حکومڕانیەکی خراپی دەکرێت کە خەڵک دەچەوسێنەوە یعنی دەسەڵاتەکەی نیزامەکەی بەدل بکرێتن بگۆڕدرێ ئەوەش بە چ دەکرێت یەکێک لە ڕێگا قانونی و دەستوری و سلمیەکان بریتە لە دەنگدان و لە هەڵبژاردن بۆیە من لێرەوە بەڕاستی بە گەرمی داوا لە خەڵک دەکەم وعی سیاسیان هەبی وعی حکومڕانیان هەبی وعی هەڵبژاردنیان هەبی بەسە تاکەنجی خەڵک بڵێ هەڵبژاردن هیچ نییە نەتیجەی نییە ناگۆڕێ ئەگەر تۆ نەچی دەنگدەی ناگۆڕدێ ئەگەر تۆ نەچی دەنگدەی دەنگت بۆ دەدەن ئەگەر تۆ نەچی دەنگ بدەی ئەو کەسەی کە دەتەوێ ئەوان کۆنتترۆلی ڕغبەتت دەکەن حتا ئەگەر ئەتوو کەسێکیش نەبی دەنجی پێ بدەی دەکرێ بۆ نمونە بەسپی بە زەربە لێدان بەڵام ئەگەر زەربی لێ نەدەی ئەوان دەچن سەحێکی بۆ لێ دەدەن بە ناوی تۆ لەوانەیە تەزویر بکەن و بە ناوی تۆ دەنگ بدەن ئەو کاتە تۆ بەشێک دەبی لە حکومڕانی خراک بەشێک دەبی لەو دەسەڵاتەی کە بە دەنجی تۆوە دێتە سەر دەسەڵات و سەر حکوم بۆیە پێویستە بەڕاستی خەڵک بە شێوەیەکی گشتی ئەگەر ڕاستە لیان ناڕازی ئەگەر ڕاستە لیان بێتاقەت ئەگەر ڕاستە دەیانەوێ گۆڕانکاری بکەن باچن دەنگ بدەن بە دەنگ بیان گۆڕن جا ئەوە بۆ هەرێمی کوردستان هەر دروستە ڕاستە ئەو هەڵبژاردنە بۆ بەغدایە بۆ بەغداش دەنگ بەوان نەدەن دەنگ بەو کەسانە بدەن کە مجەڕەب و تاقی کراون بە تایبەتیش لیستێکی وەکی کۆمەڵ کە لە هەشتاکان خاوەنی خەباتی شاق بووە تەماشە دەکەین بۆ نمونە خاوەنی چەندان موەسسەساتی خەیریە یەکێک لەوانە دەستگای بەخشینە من باسی هەرێمی کوردستان ناکەم تەنیا بۆ غەزەی وێران بوو مسلمانانی لێ قەوماوی غەزە لە خیلالی 2 ساڵ توانیتی 33 پرۆژە ئەنجام بدا کە 530,000 کەسی لێ بەهرەمەند بی توانیتی دەعم و کۆمەکی خێرخوازانی خەڵکی هەرێمی کوردستان بە غەزە بگەینی کە ئەرچی سەرشانێ هەموو مسلمانێک کە دیفاعیان لێ بکە لە لەندەن 700,000 کەس ڕێپێوانی کرد کە وڵاتێکی یعنی نائیسلامیە بەداخەوە لە هەرێمی کوردستان نە حکوومەت ڕێپێوان و گربوونەوەی کرد نە ڕێگەشی داوەکو پێویست خەڵک ڕێپێوان و گربوونەوە بکە بەڕاستی دەبێت خەڵک لەو مەفاهیمان و لەو مەسائلانە تێبگات باشە مامۆستاشوان پێ دوایە گەر گۆڕانکاری بکرێت لە ڕێی هەڵبژاردن بۆ هەڵبژاری پەرلەمانی عێراق بەڕێز باسەوەکی پارتیکێتی زۆری نەبوون لە خوڵی ڕابردوو پارتی 32 کورسی یەکێتی نزیکەی 20 کورسیان نزیکەی 50 پەرلەمانتاریان نەبووە وەکو بەڕێز باس 4 وەزیر سەرۆک کۆمار جێگری سەرۆک وەزیران جێگری سەرۆکی پەرلەمان ئەگەر گۆڕانکاری بکرێ ئەو کاتە کێشەکانی خەڵک لە بەغداد چێ شایستەی دارایی بێ مافی دەستوری بێ مەسەلەی شەراکەت بێ چارەسەر دەبێ وڵایی کاک حەچیمی بەڕێز ئەمن پێم وایە هیچ مەبەریرێک نەماوە کە گۆڕانکاری نەکرێ ئێستا کاتی ئەوە هاتووە و تێشپەڕیوە کە دەبێت گۆڕانکاری بکرێ گۆڕانکاریش بە دەنجی خەڵک دەکرێت خەڵک بە شێوەیەکی گشتی بەشدار کا لە هەڵبژاردن و دەنگ بەو کەسانە بدا کە دەنجی دلێرن کە داکۆچی کارن لە مافی خەڵک ئەگەر بێت و معارەزە ئەگەر بێت و خەڵکی باش زۆرینەی دەنگ بەدەستبێنی ئەو کاتە هەردوو لایەنی دەسەڵاتدار وەکو ئێستا تەڕاتێن بە ماف و شایستەکانی خەڵک ناکەن قۆرغی ناکەن نوێنەراتی خەڵکی هەرێمی کوردستان ناکەن
ئەو کاتە دەکرێت ئەو خەڵکانەی کە زۆرینە بەدەستدێنن لە دەنجی ناڕازی، ئەوانەی کە نوێنەراتی ڕاستەقینەی خەڵک دەکەن، ئەوانەی کە بە حقیقەت یعنی خەمخۆری گەل و نیشتیمانن، چونکە ئەوان 30 و قسوور ساڵە دەرکەوتون، یعنی ئەو جارە ئەگەر بێت و خەڵک دەنجیان پێبدا دووبارە هەڵیان ژێریبیان کاتە نوێنەری خۆ، بەڕاستی دەبێ زۆرینەی خەڵک گلەی لە خۆی بکە. ئەگەر ناش ئەگەر خەڵک لە دەسەڵات ناڕازیە بێتاقەتە، یعنی مەسکراوە ئەزیەدراوە، بەڕاستی پێویستە بێن ئەو جارە بەدەنگ. دەنگ چییە؟ یعنی ئەوانە هەمووی شایعات و پروپاگندا و درۆیدە لە سەی دەسەڵاتن، وەڵی کاکە دەنگ بدەی دەزاندرێ، ئینتیقامت لێ وەردەگیرێتەوە، بایعت دەبردرێ، مافت دەقرێ، ئاوا دەکرێ، غەیری خوای سوبحانەهو وتەعالا هیچ کەس نازانێت لە پەنای سندوق دەنگ بەچێ دەدەی. جا ئەگەر تۆ لەوێن دەرێ دەنگ بە یعنی دەسەڵات بدەی مؤیدی دەسەڵاتی، درێژە پێدەری دەسەڵاتی، ئەگە دەنگ بە غەیری دەسەڵات و بە ئینسانی باش بدەی، ئەوە دەتەوێت گۆڕانکاری بکرێت و ئینسانێکی دلێری و ئینسانێکی جەریئی، ئەو کاتە تۆ پشکی خێرت لەو سەدەقە جاریە کە گۆڕانکاری نوێ دینیتە ئاراوە. بەڵێ سەبار بە نوێنەراتی کورد کە لای پارتیوی شێریوە پێ دوایە کاریگەری خراپشانە بۆ لەسەر ناوبانگی کورد، بڵێن نوێنەر هەیە لە سەرگەندەڵی دەرکراوە، هەیە بڵێن هیچ ئیشێکی نەکردو ئێستا بۆ 50 پەرلەمانتار لای پارتی ڕەنگەی لە خەڵکی کوردستان بپرسی پێنجیان ناوەکانیان نەزانرێ. لەوێ ناوبانگی کوردیشان لە کەدار کردەوە کۆی کە بەڕێز باسەت کرد خەریکی بازرگانی و کۆمپانیا و داواکردنی پارە و شتی حزبی و شخصی. کاک حەکیم دەتوانێت بڵێم هەردوو مانگێک بەر لە ئێستا هەندێک پۆست لە بەغدا بە کوردرا 18 سەفیر بوو لە وڵاتان، پارتی یەکێتی وەکو گۆشتی خێرێ لە مابینی خۆیاندا دابەش کرد، بەڕەوایان نەدیت سەفیرێکیش فەرمووی لێ بکەن بیدەنە یەکێک لە لیستەکانی تر یاخود لایەنەکانی تر. یعنی بەڕاستی نمونەیەکی زۆر بەد و خراپە، یعنی کە دەبینین یعنی لە هەرێمی کوردستان هەموو شتەکان تەنیا بۆ پارتی و یەکێتی بی، تەنیا بەدەست ئەوانەوە بی، وە لە بەغداش بە هەمان شێوە زۆربەی هەرە زۆری بۆ ئەوان بی. وەکو ئەوە وایە کە کورد شۆڕشی کردووە، کە کورد چیمیا باران کراوە، جینۆساید کراوە، قوربانی بێوێنەی داوە، تەنیا بۆ پارتی و یەکێتی بی، لە نێو پارتی و یەکێتیش تەنیا بۆ چەند کەسێک بی. هەیە و خەڵکی تر یعنی خۆ شوعیش لە شاق بووە، خۆ زەحمەت کێشانیش لە شاق بووە، حزب اللهش لە شاق بووە، بزوتنەوەی ئیسلامیش لە شاق بووە، کۆمەڵی دادگەریش لە شاق بووە، سۆشیالیستیش لە شاق بووە، و هەروەها پاسۆکیش لە شاق بووە. هەندێک لە حیزبەکان لە هەندێک لە حیزبەکانی دەسەڵاتداری دارانیش کۆنترن، قوربانی زیاتریشیان داوە. یعنی بۆ هەرچی دەسەڵات و مافە لە هەرێمی کوردستان لە بەغدا تەنیا بەدەست یەکێتی و پارتیەوە بی. یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان یعنی سوپاشیان دابەش کردووە، پێشمەرگەش بەڕەوای نەزانن ئەفسەرێک هی غەیری خۆیان بی، ئەگەر بەدەگمەن نەبی هی کۆمەڵ نا، یعنی هی یەکگرتوونا، بەڵام وەکو مەسەلەن تەماشە دەکەین لەوانەیە بەدەگمەن هی شوعیبی هی سۆشیالیست بی، بەڵام بەڕەوا نەبینن سەرۆک زانکۆیەک هی غەیری خۆیان بی، ڕاگری کۆلیژێک هی غەیری خۆیان بی، مدیری قوتابخانەیەک، مدیرەکە لە حیزبێکە و جێگرەکە لە حیزبێکی ترە. ئیدی وە هەروەها هەموو شتەکانیان دابەش کردو و قۆرە کردووە. میلەت پێویستە قبول نەکا، بەڵام بەدەنگدان قبولی نەکا، بەدەنگدان ئەو گۆڕانکاریە بینیتە ئارەوە، بەدەنگدان ئەوانە لە نوێنەراتی خۆی لابدا بتوانی خەڵکی تر بکاتە نوێنەری خۆی. ئەگەر ئەو نوێنەرە نوێیانەش یعنی لەگەڵ میلەتدا باش نەبوون، خادم نەبوون، ڕازگۆ نەبوون، ئەوە دەتوانن ئەو کاتە ئەوانش لە هەڵبژانێکی تر لابدەن. بەڵام ئێمە وەکو کۆمەڵ لە هەرێمی کوردستان لە بەغدا لە هەر شوێک هەر کاتێک لە پەرلەمان بین، لە حکوومەت بین، لە حکوومەتی خۆجێی بین، یعنی خەڵک نوێنەرانی ئێمەی بینیوە کە چەند داکۆچی کار بووینە، کە چەند نمونەی جوان بووینە، کە چەند متەواضع بووینە، کە چەند خادم و خزمەتکار بووینە، نمونەی زۆر باشیان پێشکەش کردووە. ئێستاش لە جیان نمونە بە نوێنەرانی کۆمەڵی دادگەری دەهێنرێتەوە. یعنی ئایا ئەوە باشترین بەڵگە نییە؟ با ئیدی لە ڕووی پەروەردە دەرەی لە خەمی خەڵک داینە و خەڵک تەوجی دەکەین، خەڵک پەروەردە دەکەین، ئیعلامێکی ڕاست و دروست و باشمان هەیە و هەروەها کۆمەڵێک دەستگای خەریمان هەیە و معاهیدی تعلیمی علومی شەرعی معاهیدی ئیسلامیمان هەیە. لە کۆمەڵێک ڕۆوە ئێمە بەو وەک دەڵێ بەو داهاتە متەواضعی کە هەمانە کە
یعنی چەندە 12-13 ساڵیشە بەلای کەمی یعنی میزانیەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕاوە دەتوانین ئەو خزمەتانە پێشکەشکەین بێگومان ئەگەر بەیانی ئێمە سەردەستە بین یعنی کان ئەوە پەرلەمانتارمان زیاتر بی و هەروەها داهاتمان زیاتر بی ئەو کاتە ئێمە دەتوانین لە هەموو کەناڵەکانەوە لە هەموو ڕوەکانەوە خزمەتێکی باشتر بە خەڵکی هەرێمی کوردستان بکەین. باڵێ چەند خولەکێکمان ماوە مامۆستاشوان سەبارەت بەو کێشانێک کە خەڵکی کوردستان هەیە لە مەسەلەی موچەیە نەوتە کێشەی گەرمی جوتیارانە زیندانیانی سیاسیە چاودێری کۆمەڵایەتیە مەسەلەی دەرمانە بەشە خۆراکە ئێوە گەر بڕۆن بۆ پەرلەمان دەتوانن هەرچی کە پەیوەندی بەکاری پەرلەمانیەوەیە فشار دروست بکەن بۆی ئەم کێشانە چارەسەر بکرێن ئەگەر بتوە خەڵک متمانەی زۆرتان پێدا خۆی کاک حەچیم بەڕاستی ئەمن پێم وایە حکومڕانی لە پەرلەمانەوە ئینتیلاق دەکا و دەست پێ دەکا لە هەرێمیشبی یا لە بەغدابی ئەمە باسی عراق دەکەین ئەگەر بێت و لە سەرئاستی عراق نوێنەرانی هەرێمی کوردستان بتوانن هەمویان پێکەوە یا بە تایبەتی ئەوانەی کە معارەزەن یەکگرتوو بن بتوانن یعنی یاسای باش دەربکەن ئەوە ئەو یاسایانە چێ منەفیزە حکومەت دەبێت ئەو یاسانە جێبەجێ بکە ئەو کاتە یعنی یاساکان لە حکومەتدا بەرجەستە دەبن جا هەندێک مافهەن ڕاستە و خۆ پەیوەندیان بە پەرلەمانەوە هەندێکیان بە حکومەتە بۆ نمونە هەندێک شت کە باس بکەم یەک لەوانە کە مەسەلەی جوتیارانە هەموو ساڵێ دەبێتە کێشە کە وەکو پێویست ینی جوتیاران ئیشی خۆیان دەکەن خزمەتی گەل و نیشتیمان دەکەن گەنم دەچێنن زۆر دەچێنن بەڵام کاتێک کە حەسادی دەکەن دەیدورنەوە کە ڕادستی حکوومەت و دەسەڵاتی دەکەن پارەیان وەکو خۆی پێنادرێ لە کاتی خۆی پێنادێ هەندێک جار زۆر درەنگ دەکرێت یاخود ئێستا مەسەلەی بەشە خۆراکە مەسەلەن مافی جوتیارانە و هەروەها بەشی پرۆژەکانە کە وڵاتە زلهێزەکان جاری وایە هەندێک پرۆژە لەسەر ئاستی عراق دەکەن ئەوە دەبێ بە پێی قانون حسەی هەرێمی کوردستان بدرێتن یا جا بەشە خۆراکە بەشە دەرمانە یعنی لە هەرێمی کوردستان وەکو هەرێم ینی بەشێکی داو دەرمان لە عراق هەیە جاری وایە تاخیر دەکرێت جاری وایە وەکو پێویست نادێ ئیتر کۆمەڵێک ئەو مافانە هەن مافی سیاسین مافی سەربازین مافی ئەمنین مافی جڤاچین مافی ئابووری و دارایین دەبێ ئەو مافانە بە یاسا ڕێک بخرێن و بە یاسا بەرگریان لێ بکرێ بە پشتیوانی خوای گەورە ئێمە وەکو کۆمەڵ ینی هەولی بێوچان دەدەین چ وەک کوتلەی خۆمان ینی ئەگەر قسمەتمان لەوێ بێ چ وەک تەعاون یا تەئالوف لەگەڵ کوتلەکانی تریش کە هەماهەنگی و تەضامونکەین بە یەکەوە بتوانین یاسای باش دەرکەین ڕێگری لە یاسای خراپ و ناڕەوا و ناشەرعی بکەین و هەروەها مافێک کە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستاندایە ماف و شایستە داراییەکانی جێبەجێ دەکا ئەوە بە تەنیا بە کۆمەڵ و بە دوو حزب و بە سێ حزب ناکرێ یەکەم جار بە میلەت دەکرێ ئەگەر بێت و نوێنەرانێکی زۆر لە خەڵکی ناڕازی و خەڵکی باش هەڵبژێرن ئەو جا بەو کوتلانە دەکرێت کە نوێنەراتی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن لەوێن دەرێ باڵێ چەند سێ خولەکێکمان ماوە مامۆستا سەبارەت بە ڕۆژی هەڵبژاردن بەڕێستان وەکو ڕۆژی هەڵوێست وەکو ڕۆژی سزادانی بڵێن گەندەڵکاران دەیبینین و بەشداریکردنی خەڵکیش بڵێن خەڵکێک کە بەردەنگدا بە دەسەڵاتداران ئەوانەی کە ڕۆڵیان هەبووە و دروستکەری قەیرانەکانن لەو ڕۆژەوە پشتیوانێکی ستەمکارە وەڵا بەتەکیید کۆمەڵی قەیران هەن لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان لێی مەسئولە بۆ خۆی دروستی کردوون ئەویش بە تایبەتی هەردوو لایەنی دەسەڵاتدار بەڵام هیوادارم لە داهاتوو لە عراق لە سەراستی عراق ئەوە نەمێنێ و لێرەشەوە دووبارە لەو دوو خوڵەکە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم زۆر بە گەرمی بە شێوەیەکی فراوان بەشداری لە سندوقەکانی دەنگدان بکەن بسنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە خەڵکی باش و لێهاتوو بدەن کە لە ڕابردوو مجەڕەبن تاقی کراونەتەوە بەرگریان لە مافی خەڵکی هەرێمی کوردستاندا کردووە تەمثیلێکی باشیان کردووە جێدەستیان دیار بووە بە تایبەتیش ینی نوێنەرانی یا کاندیدانی بڵێن کۆمەڵی دادگەری چونکە کۆمەڵی دادگەری
هێزێکی شۆڕژگێر بووە هێزێکی مەبدەئیە لەبەر ئەو مەبدەئیەت و ڕادیکالیەتەی کە هەیەی زەریبە دەدا دەچەوسێنرێتەوە قەدری لێ دەکرێ و کۆمەڵ تا ئێستا تەنازولی لەسەر شتی ناڕەوای دینی و ناڕەوای نیشتیمانی و نەتەوەیی بۆ هیچ وڵاتێک نەکردووە. ئێمە پەیوەندی دیبلۆماسیمان لەگەڵ ئەحزاب لەگەڵ دووەل یعنی هەیە بەڵام بە حەقی خۆی. ئیدی کۆمەڵ وەکو هێزێکی چاک وەکو هێزێکی پاک وەکو هێزێکی ئەزمونکرا وەکو هێزێکی شۆڕژێر وەکو هێزێکی قوربانی دەرکە لە ڕابردوو بەرامبەر بە حزبی بەعسی عراقی دروست بۆ ڕاستە ئێستا بە ناوی کۆمەڵە زۆر جار خەڵک هیلەی ئەومان لێ دەکەن بەڵام ئێمە کاتی خۆی کە لەگەڵ بزوتنەوە بووین بەشی زۆرمان هەن ئێستا کە لەگەڵ کۆمەڵین ئەو کاتەش پێشمەرگەی شۆڕش و پێشمەرگەی شاغ بووینە کە ئەزمون کراو بووینە بە خوێنی خۆمان بەرگریمان لە گەل و نیشتیمان کردووە. ئەگەر مەزلومیەتی میلەتی کورد نەبایە ئێمە ئیشمان نەبوو کە چوبینە دەرێ ببینە پێشمەرگە ینی خانەوادەمان بەرامبەر بە حزبی بەعسی عراقی کەوت با خەتەر خوێندنمان لەسەر دانابایە کۆمەڵێک کار و کەسابەت و بەرژەوەندیمان لەسەر دانابایە بەڵام دیارە بە پێویستمان زانیە جا ئەگەر ئەو کات بە ئارەق و خوێنی خۆمان بە لاشە و جەستەی خۆمان خەباتمان کردبی و قوربانیمان لە پێناوی گەلدابی زۆر تەبیعیە بەیانی خەبات بکەینە خەباتی مەدەنی خەباتی سیاسی بیبینە بەغدا لەوێن دەرێ لە ڕێی قانون لە ڕێی دەستور بە قسە بە حیوار بە گفتوگۆ بە دانوستان بە دیالۆگ بەرگری لە گەل و نیشتیمان و لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەین. زۆر سوپاس دەکەین مامۆستا شوان ڕابەر کاندیدی ژمارەیەک و سەرۆکی لیستی کۆمەڵ لە پارێزگای هەولێر بە پشتیوانی خوای گەورە بەڕێست و تاوی کاندانی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق دەبینەوە ئینشاءالله. سوپاسی جەنابەت دەکەین مادومان کردی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارن خواتان لەگەڵ.